21 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزراندنی کەناڵێک کە دروشمەکەی ماڵی هەمووانە. دامەزرێنەری ئەم کەناڵە ژنێکە بە عەقڵێکی گەورەی مرۆڤانەوە دامەزراندووە. عەقڵێک کە جیاوازی لە نێوان ژن و پیاودا ناکات. لە ڕوانینی ئەویشدا ژن نە ئەو ژنەیە کە لە سوننەت و کولتوری دواکەوتوودا چەقیوە، نە ئەو ژنەیش کە لە دنیای سەرمایەداری وەکو کاڵا سەیری ئەکات، بەڵکو دامەزرێنەری ئەم کەناڵە گەڕاوەتەوە بۆ وێناکردنەوە و زیندووکردنەوەی سیمای ئەو ژنانەی کە لە مێژووی ئێمەدا هەبوون، وەک حەبسەخانی نەقیب و عادیلەخان و بەشێکی زۆر لەو ژنانەی کە ئۆریانتالیستەکان لە سەفەرنامە و کتێبە مێژوویەکاندا باسییان کردووە. چونکە ژنی کورد لە چاوی ئەواندا بریتی بوون لە کۆمەڵێک مرۆڤی ئازاد و خاوەن بڕیار و سربەخۆ کە ئازادانە ژیاون و بێ ئەوەی تیۆریەکی کۆمەڵایەتی و فەلسەفی پێیان بڵێت، ئەوان لە ژیانی کۆمەڵایەتی خۆیاندا یەکسان و بەرابەر بوون. دامەزرێنەری ئەم کەناڵەش پێی وایە کە ژن خۆی دەبێت ئەو ئازادی و یەکسانیە ببێتە بەشێک لە حزر و فکری. هەر بۆیە بە درێژایی ساڵانی کارکردنی ئەم کەناڵە وتاری ژن، دنیابینینی ژن، ڕۆڵی ژن کەمڕەنگ نەبووە، بەڵکو لە ناو بەرنامە و پلان و هەواڵەکاندا بەردەوام ئامادە بوون. هەوڵی ئەم کەناڵە بۆ ئەوەیە لە ڕێگەی چەندین بەرنامەی وەک لە هەر باخێک ژنێک، بنەوشە، بەرنامە ڕۆژانەکان، بەرنامەکانی تر بڵێیت کە ئەمە نمونەی ئەو ژنانن کە بە شێوەیەکی کردداری توانیویانە بوونی خۆیان بسەلمێن و هەر ئەوەش نا، بەڵکو لەم کەناڵەوە بەرەو پێگە هەستیارەکانی وڵات بڕۆن. بابەتی بەرنامەکان کە تایبەتن بە ژنان هەمیشە ئاراستەکردنی ژنان بووە بۆ ئەوەی ببنە خاوەن ئابوووریەکی سربەخۆ و ببن بە خاوەن قەڵەمی سربەخۆ، هەروەها ببنە خاوەن دنیابینینی سربەخۆ. کاری بەردەواممان لەسەر سەدان پرۆژەی ئەو ژنانەی کە دەستیان پێکردووە و ناساندنیان بەڕای گشتی و قسەکردنمان لەسەر دیاردەدزێوەکانی وەک توندوتیژی و ژن کوشتن و بەکەم سێرکردنی تواناکانی ژنان و هەروەها کارکردنمان بۆ ئەوەی ژنان بە شێوەیەکی دروست پەروەردەی منداڵەکانیان بکەن و هەروەها ژنان لە هەموو بوارەکانی وەک کۆمەڵایەتی، تەندروستی، سیاسی، یاسایی و هونەری و بوارەکانی تر خاوەن ڕۆشنبیری و هۆشیاری گەورە بن کە بەشێک بووە لە هەوڵەکانمان. ئەمەش هەمووی بەڕەچاوکردنی ئەوەی یەکەم ئاشتی کۆمەڵایەتی بپارێزین، دووهەم دوور بکەوینەوە و ڕێگە نەدەین ژن وەک کاڵا لە کەناڵەکەمان بەکاربێت، بەڵکو بە درێژایی ئەم ساڵانە ژن خاوەن پێگە و سەنگ و قورسایی خۆی بووە. هەر بۆیە بەرنامەکانمان کە تایبەتن بە ژنان لە ناوەندە زانستی و ئاکادمیەکاندا بە نمونە دەهێنرێنەوە و لە جێگەیەکی بەرزی ئاکادمیدا دائەنرێت. کورسات هەمیشە مینبەرێک بووە بۆ دەربڕینی مافەکانی ژنان. بەڵێنتان دەدەینێ کە هەمیشە بەم ڕێچکەوە بەردەوام بین و بینینی کۆمەڵگە بەرامبەر بە ژنان پتەوتر بکەین و هەمیشە کار لەسەر هۆشیارکردنەوە و ڕۆشنبیرترکردنی ژنان بکەین. دووبارە پیرۆزە یادی کەناڵە مەزنەکە، کەناڵە ڕەسەنەکە، کەناڵە سەنگینەکە، کەناڵی کورسات.